سەرۆکی پێشووی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی پەردە لەسەر ژمارەیەک دۆسەی گەندەڵی لادەدات کە سکاڵایان لەسەر تۆمار کردوون، بەڵام بەهۆی ئەوەی بە دوواداچوونیان بۆ نەکراوە ئەوی ناچار کردووە داوای دەست لە کارکێشانەوە بکە. دادوەر بەختیار عەلی سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی لە گفتوگۆیەکدا لەگەڵ بەشی کوردی دەنجی ئەمریکا باز لە چەندین دۆسەی گەندەڵی گەورە دەکات کە ئەوان لە ماوەی دەست بەکاربوونیان لە فەرمانگەی داواکاری گشتی سکاڵایان لەسەر تۆمار کردوون. دادوەر بەختیار عەلی کە ساڵێک لەمەوبەر و بەتایبەت لە 15 2017 داوای دەستدەکارکێشانەوەی پێشکەشی وەزیری داد کردووە، داواکاری دەستدەکارکێشانەوەکەی بۆ جوڵاندنی ژمارەی سکاڵا لە دۆسیەکانی گەندەڵی و تاوانکاری دەجێڕێتەوە کە یەکلاکردنەوەیان قورس بووە. لە درێژەی باسکردن لە هۆکارەکانی دەستدەکارکێشانەوەکەی دادوەر بەختیار دەڵێ لە ماوەی ساڵی ڕابردوودا ژمارەیەک دۆسیەی دیکەمان جوڵان، ئەمەش هەندێک خەڵکی نێو حکوومەت و حیزبی نیگەران کرد. ئەوەش هۆکار بووە بۆ ئەوەی دەستدەکارکێشانەوەکەمان لە دوای ساڵێک قبول بکرێت. سەرۆکی پێشووی فەرمانگەی داواکاری گشتی ئاماژە بۆ ئەوە دەکات ئەوان لە دۆسیەکانی نەوت و شیرینیەکانی چوونە دەرەوەی نەوت بە تەنکەر و دیارنەمانی داهاتەکەی فرۆشتنی زەوی بە کۆمپانیەکان بە نرخی ڕەمزی و بڕوانامەی ساختە و هەموو ئەو پرسانەی پەیوەندیان بە مافی گشتیەوە هەبووە سکاڵایان تۆمار کردووە. ئەو بەرپرسەی کەرتی دادوەری پێی وایە لە هەرێمی کوردستان تەنها کێشەی کەمتەرخەمی دادگا نییە، بەڵکو وەکو ئەو دەڵێ کێشەی گەورە لە هەرێمی کوردستان جێبەجێنەکردنی بڕیارەکانی دادگایە. لە وڵاتێکدا دەژینەوەندەی چەک و تفەنگ تێیدا حکم دەکا کەمتر یاسا حکم دەکا. هەندێک دام و دەستگا کە چەک و تەقەمەنی هەیە دەتوانێت بڕیارەکانی دادگا پەک بخا. سەرۆکی پێشووی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی لە دۆسیە زەقەکانی تایبەت بە مافی گشتی ئاماژە بۆ فەرمانبەرانی بندیوار و خانەنشینی نایاسایی پلە تایبەتەکان دەکات و دەڵێ ژمارەیەک فەرمانبەری بندیوار هەن کە خەڵکانی سوودانی و ئێرانی و لیبین، ئەمانە بە فەرمانبەر دامەزراون، خەڵکیش هەن عەرەبن و لە هەرێمی کوردستان بە وەزیری خانەنشین ناونووسکراون. ئەو لە کۆتاییدا وتیشی لە یەک دۆسیەی بندیوارەکاندا سکاڵا لەسەر 4000 کەس تۆمار کراوە، لە یەک دۆسیەی زیادەڕەویشدا سکاڵا لەسەر 500 کەس تۆمار کراوە. هەفتەی ڕابردوو کەسێکی دیکە لە جێگەی سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی دەست بەکار بوو. پێشتریش ڕاگەیەنرا کە ئەو بڕیاری لادانی بۆ دەرچووە خۆیشی ئەمە ناشارێتەوە کە جوڵاندنی ئەو دۆسیانە بوونەتە فشارێک بۆ ئەوەی داواکاری دەستدەکارکێشانەوەکەی قبول بکرێ.